بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بە میوانداری بەڕێز ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان باز لە هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی کوردستان لەبارەی دۆخیاریم و پێکێنانی حکومەت و هەروە دیارینەکردنی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسەوە. بۆ پتەوکردنی پەیوەندیەکانی نێوانیان و تاوتوێکردنی دۆخی هەرێمی کوردستان و ناوچەکە شاندێکی پارتی دیموکراتی کوردستان بە سەرپەرشتی سکرتێری مەکتەبی سیاسی ئەو حیزبە سەردانی مەکتەبی ئەمیری کۆمەڵ ئیسلامیان کردو لەلایەن مامۆستا عەلی باپیر و ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی پێشوازیان لێکرا. سەردانەکەی پارتی بۆ لای کۆمەڵ ئیسلامی و کۆبوونەوەی هەردوو لە دوای ئەوە دێت کە ماوەیەکی زۆرە هەردوو حیزب هیچ کۆبوونەوەیەکی ئاشکرا و نهێنیان ئەنجام نەداوە و پەیوەندیەکانی نێوانیشیان بەهۆی پرسی ڕیفراندۆم و قەیرانی دارایی و گەندەڵی و چەندین پرسی تر کە پەیوەست بوون بە ژیان و گوزەرانی هاوڵاتیان ساردی تێکەوتووە. لە دوای کۆبوونەوەکە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵ ئیسلامی ڕایگەیان سەردانەکەی پارتی دۆستانە بوو بۆ پتەوکردنی پەیوەندیە دووقۆڵیەکان بووە. ڕاشیگەیان دەبێت هەمومان بە بەرپرسیارەتیەوە مامەڵە بکەین و کێشەکان چارەسەر بکەین. ئەو سەردانە سەردانێکی دۆستانە بوو بە مەبەستی تاوتوێکردنی بارودۆخی هەرێم و ناوچەکە و تونند و تۆڵکردنەوەی پەیوەندی دووقۆڵیمان هەردوو لا قسەی ئەرێنی و باشیان کرد. ئومێدمان وایە کە بە هاوکاری هەموو لایەک لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لەمە دووە هەموو لایەکمان بەرپرسانەتر پێکەوە مامەڵە بکەین و ئەو گرفت و کێشانەی کە هەن بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک بتوانین چارەسەریان بۆ دابنێین. بە تاکید ئەم وڵاتە هەموو لایەکمان لە بەرامبەریدا بەرپرسیارین و بە هەمووان چاک دەکرێت. تێکدان هەمیشە خراپە، یەکێک دەتوانێت شت تێکدا بەڵام بۆ چاکردن بە هەمووان نەبێ ناکرێ. ئومێدمان وایە کە هەرچی زووترە ئەو گرفت و کێشانەی کە هەن چ پەیوەندی بە پەرلەمانەوە پەیوەندی بە حکوومەتەوە هەیە پەیوەندی بە کۆی ئەزمونە سیاسیەکەمانەوە هەیە و گرفت و کێشانە چارەسەرکەین و ئەو چاوەڕوانی کە خەڵک و جەماوەری کوردستان هەرێمی کوردستان لە ئێمەی هەیە ئەو چاوەڕوانی بێنی نەدی. بەپێی زانیاریەکانی پێم لە کۆبنەوەکەدا باسی پێکهێنانی حکوومەت نەکراوە. ئەوەش لە کاتێکدا لە پێشووتردا بەرپرسانی کۆمەڵ ڕایانگەیاندبوو کە ئەوان تامەزرۆی بەشداریکردن لە حکوومەت نینە و ئەگەر پارتیش سەردانیان بکات و داوای بەشداریکردنیشیان لێ بکات مانای وانییە کە بەشداری دەکەن، بەڵکو ئەوان بۆ بەشداریکردن لە کابینەی نۆیەم قسەی خۆیان هەیە. سکرتێری مەکتەبی سیاسی پارتیش دەڵێت هەر لایەنێک لە ئاستی خۆی بەشدار بێت لە حکوومەتیان ئۆپۆزیسیۆن بێت دەبێت ڕۆلی خۆی بجێڕێت و بەشدار بێت لە چارەسەرکردنی کێشەکانی خەڵک، چونکە هەمومان قەرزاری خەڵکچین و دەبێت پێکەوە ئەو قەرزە بدەینەوە. هەمومان بیر لەوە بکەینەوە ئەوەی دوێنێ نەمان کردووە بۆ ئەم ملەتە و ئەم وڵاتە ئەمڕۆ هەوڵ بدەم بیکەین. سوالێک دێتە پێشمان لەوە ئایا هیچ نەکراوە؟ بەڵێ کراوە. ئایا هەموو شتێک کراوە؟ نەخێر هەموو شتێک نەکراوە. دوێنێ زیاترمان پێ دەکرا؟ بەڵێ پێمان دەکرێ. بۆ نەمان کردووە ئەبێت لێرەوە ئەم ئەحزابی سیاسی هەمومان لەم خاڵەوە داخلی کێشەکانی وڵاتی خۆمان بینەوە. هەمومان قەرزاری ملەتی خۆمانین و دەڵێن پێکەوە دەتوانین بتوانین قەرزی ملەتەکەی خۆمان بدەینەوە. ملەت خوێنی داوە، دەنگی داوە، ماڵی داوە. ئەمڕۆ وەختی ئەوە هاتووە ئێمە ئەوانەی لە حکم ڕان دەبینەوە و لە دەرەوەی حکمیش دەبینەوە هەر یەک بە شێوەی خۆی. ئەوەی لە ئۆپۆزیسیۆنژی بێ ئەتوانێت بە ئۆپۆزیسیۆنێکی ڕاست خزمەتی ملەت و وڵاتی خۆی بکاتەوە. ئەوەی لە حکومشدایە ئەتوانێت بە حکومڕانیەکی ڕاست و عەدالەت خزمەتی ئەم ملەت و ئەو وڵاتە بکەن. کۆمەڵی ئیسلامی کوردستان یەکێکە لە حیزبە دیارەکانی کوردستان و ناوچەکە، خاوەنی پێگەیەکی جەماوەری فراوانە، هەرچەندە لە هەڵبژاردننی سینۆ ساختەکاریی زۆر لەلایەن جوت حیزبی دەسەڵات کرا کە کاریگەری هەبوو لەسەر دەنگە ڕاستەقینەکانی کۆمەڵ
بەڵام کۆمەڵ توانی 7 کورسی بەدەست بهێنێت و بەردەوامیش لەسەر بنەمای بەدەستهێنانی ژیانێکی شایستە بۆ خەڵکو و بەرژەوەندی هاوڵاتیان کار بۆ باشترکردنی پەیوەندیەکانی لەگەڵ لایەنە سیاسیەکان دەکات. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، مامۆستا بەخێر، سوپاس بۆ ئامادەبوونتان. دەرە سەرەتا لەو سەدانەی ئەمڕۆی پارتی دموکراتی کوردستان دەست پێ بکەین بۆ لای کۆمەڵی ئیسلامی. ئامانج لە سەدانەکەی وەفدی پارتی بۆ لای کۆمەڵی ئیسلامی چی؟ بسم الله الرحمن الرحیم. زۆر سپاس بۆ جەنابەت و سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. ئێمە طبعاً سەردانی ئەمڕۆ سەردانێکی ئاسایی بوو کە پێشتریش تەمەن خۆتە زانی کۆمەڵی ئیسلامی لە دوای هەڵبژاردنەکان لە بەلاغی ئەنجومەنی سەرکردایەتی بە فەرمی هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی ڕاگەیاند کە کۆمەڵ پەلە ناکە لە بڕیاردان و پێش ڕووداوەکانیش ناکەوێ و ئەمە چاوەڕوانەکەین تا ئەو کاتەی بەرچاو نەبین لە واقعی سیاسی هەرێمی کوردستان. یەکەم دووهام ئەمێنێتەوە سەرەوەی کە ئایا تەمان کۆماڵ لەسەر پەیوەندی سیاسیەکانی لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە ڕوونی ئەمە ڕامانگەیاندووە ئێستا و لە خراپترین هەلومەرجی سیاسی هەرێمی کوردستانی شەرگوتومانە ئێمە هیچ کاتێک مەبدەی حیوارمان ڕەت نەکردوتەوە و کۆمەڵ باوەڕی تەواوی بە گفتوگۆی هێز و لایەنە سیاسیەکان هەیە و هەمیشە لەگەڵەوەین کە مێزی گفتوگۆ شوێنی یەکلاکردنەوەی ململانە سیاسیەکان بێت. ئەمە وەکو مەبدە و استراتیژ لای کۆمەڵ لە ڕابردوودا سابتن لە ئێستاشدا بۆ داهاتوش بە سابتی و نەگۆڕی دەمێنەوە. سەردانی ئەمڕۆی وەفدی پارتی دموکراتی کوردستان ئەوەی کە ئەوان قسەیان لەسەر کرد کە میانی جگەلەوەی باس لە پەیوەندی دوو قۆڵەکانی هەردوو لاکرا ئەوان ئەویان ڕاگەاند کە یانەوەی پەیوەندیەکانی لەگەڵ کۆمەڵی ئیسلامی ئاسایی بێت و پەیوەندیەکی ئاسایی بێ وەکو دوو هێزی سیاسی لە هەرێمی کوردستان و ئەو لێکترازان و لێودوریە سیاسیە نەمێنێ ئەوەی کە لە ڕابردوودا هەبووە. تۆ خۆش دەزانی ئەمە پێشتر ڕامانگەیان بوو کە ئێمە ئەگەر بەشدار بین یا بەشدار نەبین لە حکوومەت معارەزە بین یا معارەزە نەبین ئێمە ئەمانەوە پەیوەندیەکی سیاسی تەندروستمان هەبێت لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەگشتی و بەبێ ئیستیسنا. بۆیە کۆمەڵ لەو ڕۆ پێشوازی لەو مەبدەئە کرد و ئێمەش پێشوازیمان کردەوەی کە ئێمە هەنگاو بنین بە ئاراستی ئاساییکردنەوەی پەیوەندی سیاسیەکانمان لەگەڵ پارتی دموکراتی کوردستان و کۆی کۆبوونەوە کەش ئەگەر هەر پێویست بە پرسیارەکەی جەنابەت بەڵە باسی هەلومەرجی هەرێمی کوردستان بەگشتی کراوە، باسی دۆخی حکومڕانی کراوە، باسی کابینەی نوێی هەرێمی کوردستانیش کرا و باس لە بەشێک باس لە پەرلەمانی کوردستانیش کرا، گفتوگۆ لەسەر زۆر لەو پرسانە کرا، بەڵام پرسی سەرەکی و ئەساسی پرسی پەیوەندی سیاسیەکانی نێوان هەردوولا بوو. باشە، بەس کۆبوونەوە کە لەسەر داواکاری کێ و لەسەر داواکاری پارتی یان کۆمەڵ بۆم کۆبوونەوەی کە کراوە؟ یعنی تۆگەر بەستت ئەوە بێ کە پێشتر لە ماوەکانی ڕابردوودا زۆر گوتراوە ئێمە کۆمەڵ یەک قسەی وازەحمان کردووە ڕۆژ یەکەم تا ئەمڕۆ ئەویش ئەو بەکەوتمانە ئێمە بڕیاری کۆتایی خۆمان نەداوە ئەو هێزەی کە مکەلەفە بە پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو هێزا بێ سەردانی هێز و لایەنە سیاسیەکان بکە و ئەمڕۆژ ئەوان سەردانی ئێمەیان کردووە داواکاری ئێوە نەبووە؟ نەخێر ئەی پێشتر باس لەوە دەکرێت کە کۆمەڵی ئیسلامی کۆبوونەوەی نهێنی هەبوو بێ لەگەڵ پارتی. هیچ کۆبوونەوەیکی نهێنی پێشتر کراو لە دوای هەڵبژاردنەکانە کە کۆبوونەوەیکی نهێنی بێ و ئاشکرا نەکراوێ بۆ خەڵک؟ نەخێر، هیچ کۆبوونەوەیەک نەکراوە. ئێمەوەی کردومانە لە بەرچاوی میدیە و ئیعلامە. هیچ کۆبوونەوەیەکی سیاسی نهێنی دوو لە چاوی کامیرا ئێمە نەمان کردو. باش، ئێوە بۆچی دەتانەوێت کە بەڕێز بوتت ئێوە وەکو مەبدەیەک سەیرەوە دەکەن کە پەیوەندی لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان پەیوەندێکی ئاسایی بێ لەگەڵ لایەنە سیاسیەکان، ئەمە بۆ چییە لە پێناوچیە بۆ پێتان وایە دەی پەیوەندتان لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان ئاسایی بێ؟ ئێمە هەموو هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان هێزی کوردستانین و خەڵکی ئەم وڵاتەنەوە و هێزانە لەدایک بوو و زادەی هەرێمی کوردستانن، چ ئەوانەی کە لە خەباتی شاخ و شار پێکەوە بوون، چ ئەوانەش دواتر لە قۆناغی دوای ڕاپەڕین وەکو هێزی سیاسی هاتوونەتە سەر گۆڕەپانی سیاسی. کۆمەڵی ئیسلامی یعنی کە ڕەگ و ڕیشەی دەگەڕێتەوە بۆ
پێشڕاپەڕین و بەشدار بوو لە خەباتی شاخۆیەکە لەو هێزە شۆڕژ جێڕانەی کە پشکی هەیە لە خەباتی چەکداری هەرێمی کوردستان لە قۆناغی پێشڕاپەڕینیش هەمیشە باوەڕی بە پەیوەندی سیاسی و پەیوەندی ئاسایی هەبوو لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان بە تێگەیشتن لەو ڕاستەیە کە ئەم هێزانە بە حیوار و گفتوگۆ ئەتوانن کێشەکانیان چارەسەرکرد و بە تەبایی نێوانیان ئەتوانن خزمەتی وڵاتەکەمان بکەن و کرێمە لە بلانە سیاسیانەی کە هەیە لەسەر مێزی گفتوگۆ چارەسەر بکرێ و زەرەر بە پرۆسی سیاسی نەگەێنێ لە هەرێمی کوردستان و زەرەر بە پرۆسی حکومڕانی نەگەێنێ و ئەو تەفاهومە سیاسی ئەکرێ بکرێتە بنەمایەک بۆ چاککردنی دۆخی حکومڕانی لە هەرێمی کوردستان و باشکردنی ژیان و گوزەرانی خەڵک. من ڕەنگە ئێستا پێویست بێ ئەو ڕاستیەک بڵێم کە ئێمە لە قۆناغەکانی ڕابردووشدا زۆر بە دەقیقی هەمیشە وتومانە و لە کۆی بەیان و ڕاگەندراوە سیاسیەکانی کۆمەڵی ئیسلامی هەیە. ئێمە تێکگیران و گرفتمان لەگەڵ نادادگیری هەبووە لە هەرێمی کوردستان لەگەڵ نادامەزراوەیی هەبووە لە هەرێمی کوردستان کە دامەزراوەکان دامەزراوەی نیشتیمانی نین، کێشەمان لەگەڵ گەندەڵی هەبووە، کێشەمان لەگەڵ ئەوە بۆ کە ئیرادەیەکی جددی بۆ چاکسازی نەبووە. گرفتی ئێمە لەگەڵ ئەو گرفتانە بۆ گەنە ئێمە هیچ کاتێک یانی لای خۆمان و کۆمەڵی ئیسلامی بە گرفتی سیاسیمان لەگەڵ هیچ هێزێکی سیاسی نەبووەوە بە شێوەیەکی ئاسایی و طبیعی لەو ڕۆ مامەڵەمان کردو. باشە، بەس ئەگەر مەسەڵەن ئەو هەڵوێستانەیە بۆن لەسەر گەندەڵی لەسەر سیستەمی حکومڕانی بۆتەوەی ئەوەی کە پەیوەندیتان لەگەڵ هەندێک لایەن ئالۆز بێ، کۆمەڵ پرسیارەوەیە کۆمەڵ واز لەو هەڵوێستانی خۆی دێنێ کە لە ڕابردوو هەیەی کە لە پێناو بەرژەوەندی خەڵک بووە؟ من بە قسەی ئەمڕۆی جەنابی مام سعدی باپیر لە کۆبوونەوە کە کردی وەڵامە دەمەوە. ئەمڕۆ ینی لە بەرگەیەک کە باس لەو ئەو بێنانە کرا، باس لەوە کراکە کۆمەڵ هەڵوێستی چۆنەوێ مامۆستا بەڕوونی گوتی ئەمە کاری چاک لە هەرچێ بەگەڵم حکوومەتە کە لە داهاتوودا پێگرێ کاری چاککە و خزمەتی خەڵککە و گرفتەکانی خەڵک چارەسەرکە و کێشەکانی خەڵک کۆتایی پێبێنێ ببێتە حکوومەتی خزمەت گوزاری و خزمەتکردنی خەڵک. ئەو ئێمە دەستخۆشی لەکەین ئەگەر خۆشمانی تێدا نەبین و ئەگەر خۆشمانی تێدابین ئەگەر حکوومەتی خراپە ڕخنەی لێگرین. ئێمە ڕخنە لە خۆشمانەگرین لەبەرەوە مەبدەی ڕخنەگرتن مەبدەیەکە لەسەر ئەو بنەمای معامەڵەی لەگەڵەکەینانی ڕخنەگرتن لە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان شتێکی سروشتیە و ئەو کارە پێویستە بۆی کە تۆ ینی سروشتی کۆمەڵی ئیسلامی هەر لە ڕابردووداوە بۆ کە کۆمەڵ حتا لە قۆناغی ئۆپۆزیسیۆن بۆ نیشە دروشمیەوە بۆ کە بەرامبەر چاکە بە چاکە بڵێ چاک و بە خراپ بڵێ بە خراپ لە شتە باشەکان دەستخۆشی بکە و لە شتە خراپەکان ڕخنە بگرێ و ئەوە استراتیژێک کە کاری لەسەرکرد و پرەنسیپێکە پێوەی پابند بووە. بەڵێ بەس ڕەنگە زۆر خەڵک بڵێن هەمان کۆمەڵەکەی جارانە کۆمەڵی ئیسلامی مەسەلەن لە ڕووی هەڵوێستەکانی لە ڕوبەڕبوونەوەی ستام گەندەڵی نەعەدالەتی هیچ گۆڕاوە کۆمەڵی ئیسلامی بەدڵنیایی و کۆمەڵی ئیسلامی هەمان کۆمەڵی ئیسلامی جارانە و کۆماڵ ئەو استراتیژ و مەبدەئانەی باوەڕی پێی بووە هیچ کاتێ سازشی لەسەر ناکەوە. ئێمە خۆ لە مەیدانی حکومڕانیدا تاقیکراوینەتەوە لە مەیدانی کاری پەرلەمانیدا تاقیکرایتنەوە هەم لە هەرێمی کوردستان و هەم لە بەغدا و لە مەیدانی کاری سیاسیش تاقیکراینەوە. نا کۆماڵ پابند دەبێت بۆ پرەنسیپە سیاسیانی خۆی کە باوەڕی پێێتی بەو مەبادیئە ئیسلامی و سیاسیانەی کە کاری لەسەرکاوە ئەوە مشتێک نییە کۆمەڵی ئیسلامی تەڕاجوعی لەسەرکات. باشە، بەس لەسەر هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی زۆر مەسەلەن قسە سەرەوەکە ئایا درەنگ نییە مەسەلەن هەڵوێستی خۆی لەبارەی بەشداریکردن لە حکوومەت ڕانەگەیاندووە هۆکارەکە چیە کۆمەڵی ئیسلامی مەسەلەن سیاسەتێکی تایبەت بۆ خۆی هەیە بۆ بەشداریکردن بۆ نمە لە حکوومەت یان بوون بە ئۆپۆزیسیۆن؟ ساڵی 2010 کە هەڵبژاردنەکانی ئەو کات کۆتاییان هات لەبیرتە تەمان لە هەرێمی کوردستان سێ هێزی سیاسی بوون بە ئۆپۆزیسیۆن کە هەریەک لە کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی و زنۆی گۆڕانەوە لە بەرامبەریشدا هەردوو پارتی دەسەڵاتدار پارتیویەتی حکوومەتیان پێکێنا. ئەو قۆناغە تەمان ئێمە باش لە بیرمانە کە ئەو لایەنانەی پێکێنەری ئەساسی حکوومەت بوون هەرزوو هەڵوێستی خۆیان ڕاگەیاند کێشیان وەکو دوو شەریکی ڕاستەقینی حکومڕانی حکوومەت پێکێنن لە بەرامبەریشدا هەندێک لەو هێزە سیاسیانەی تر بە خێرایی بڕیاری ئۆپۆزیسیۆن بوونیاندا. کۆمەڵی ئیسلامی ئەو کاتیش بەلەی نەکرد و بڕیاری نەدا. کۆمەڵ ئەو کاتیش پرۆژەی خۆی ئامادە کرد بۆ وەفدی هاوبەشی ئەو کاتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ گفتوگۆ بەشداریکردنی کۆمەڵی ئیسلامی لە حکوومەت. دوای ئەوەی کە بە ڕەسمی
پرۆژەکەیان داوە گفتوگۆ کرا و ئەوان وەڵامی کۆمەڵی ئیسلامیان داوە کە ناتوانن پرۆژەی کۆمەڵی ئیسلامی جێبەجێ بکەن ئەو کات کۆمەڵ بڕیاریدا کە بێ بە ئۆپۆزیسیۆن لە خولی پێشوو تەمەندۆزانی لە حکوومەتی بن کە فراوان بە هەمان شێوە کۆمەڵ چۆ گفتوگۆکان و بەشداری حکوومەتیشی کرد و دواتریش هەڵوێستە سیاسەکانی خۆشی پاراست و لە مەیدانەکەش مایەوە ئێمە سروشتی بڕیاردان لای کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوشداەوە بە هیچ کات پەلەمان نەکردووە و ئێمە لە ژێرباری هیچ فشارێکی نەناو خۆی داین و نە لە فشاری شەقام و خەڵک داین نە لە پەیامە سیاسەکەی خۆشمان متەڕەدید و دوو دڵین و نە بێموتمانەشین بەرامبەر دەنگ دەرو جەماوەری خۆمان لەبەرەوە کۆماڵ بەو تەئەنی و لەسەر خۆی و هێمنی خۆیەوە هەنگاو ئەنێەوە بڕیاری کۆتایی شەداوە نەخێر ئێستاش کە ئێمە قسەکەین درەنگ نەبووە دەستاش پرسیارەکەم کامەن هەنگاوە جددیەکانی پێکهێنانی حکوومەت یا کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەرەو پێشچوون تا ئێستا تەنانەت بربەستە سیاسیەکانی بەردەم پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لە بینی هێزە سیاسیەکان لا نەچووە تا ئێستا بەشێکی گەورەی ئەو هێزانەی لە گفتوگۆدان کە ئەبنا یعنی ئەو هێزانەی کە بڕیاریان داوە بەشدار بن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئەوانیش ناتوانێت و کێشە سیاسەکانی خۆیان لا بنا ینی نەخێر قۆناغی پێکهێنانی حکوومەت و هەنگاوەکانی هێندە بەرەو پێش نەچوە تا کۆمەڵی ئیسلامی لی دواکەوتە بێ و کۆمەڵی ئیسلامیش لە هەڵوێستەکەی دوانەکەوتوە بۆچی و هەر کاتێکیش تەبەن ئێمە وەکو ئەمڕۆژ تەبەن ئێمە باسمان کرد و ڕۆژ پێشووتریش هەڵوێستی خۆمانمان وت و هەر کاتێک ئێمە بە تەواوی بەرچاوڕوون بووین بە بەرچاوڕوونی خۆمان بڕیارەوە دەین و باوەڕیشمان بە خۆمانە باوەڕیشمان بە کۆمەڵی ئیسلامیە باوەڕیشمان بە نوێنەرەکانی کۆمەڵە بە پەیامی سیاسی خۆمانە کە ئەگەر لە حکوومەت بین ئەتوانین بەسەری بەرزەوە لە پرۆسی حکومڕانی هەرێمی کوردستان بەشدار بین وەک ڕابردوو و بێتە خاڵێکی هێز بوو کۆمەڵی ئیسلامی و بێتە شوێنێک موقعێک دەرەچەیەک بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان وە پێچەوانەشەوە ئێمە لە ئۆپۆزیسیۆن بوونی ئۆپۆزیسیۆنیش بین و معارەزەش بین باوەڕی تەواومان بەوە هەیە کە کۆمەڵی ئیسلامی قورسایی باشە داتە جەبهەی معارەزە لە هەرێمی کوردستان و ئەتوانێ ڕۆڵی پێشنگ ببینێ لە معارەزەیداوە لەو ڕۆژەوە ئەتوانین خزمەتی گەورە بکەین ئێمە نە لە خۆمان دوو دڵین وەکو باسم کرد نە بێمتمانەشین بەرامبەر خەڵک و جەماوەری خۆمان لەبەرەوە دوانە کەوتوین و من ئێمە کاتێک تەبانیانی تا ئێستاش لە ناوخۆی هەرێ کۆمەڵی ئیسلامی کوردستان لەسەر ئاستی سەرکردایەتی لەسەر هەموو ئاستەکان بگرە زۆر جار دەستخۆشی لەوە کراوە کە کۆمەڵ بە لەسەر خۆی و تەئەنی هەنگاوانەوە پێشڕووتاوەکان نەکەوتووە و من یارمەتیم بدە شتێک بڵێم ینی ئەسڵ ئێمە بەرنامەیەکی سیاسیمان پێشکەش کردو ئەم بەرنامە سیاسی ئێمە بەرنامەی حکومڕانی بۆ لە هەرێمی کوردستان بەرنامەی ئەوە بۆ کە ئێمە بەشدارە بین لە حکومڕانی و بەشدارە بین لە پرۆسی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەسڵ لای هەر هێزێکی سیاسی ئەوەیە ئەگەر بەرنامە سیاسەکەی جێبەجێ بکرێ ئەگەر دەرفەتی خزمەتی هەبێ ئەگەر بتوانێ بربەستەکانی بەردەمی لابچێ ئەگەر گەندەڵی نەمێنێ ئەگەر دەرگای چاکسازی بکرێتەوە ئەسڵ لای هەموو هێزێکەوەی بەشدار بێ لە حکوومەت خۆ ئەسڵ ئۆپۆزیسیۆن بوون نییە ئەسڵ بەشداریکردنە لە حکوومەت کاتێک کە تۆ بەرنامە سیاسیەکەت ئەزانی جێبەجێ ناکرێت ئەزانی شەراکەتێکی ڕاستەقینە نایەتەدی ئەزانی تۆ ناتوانانی ڕۆڵی ڕاستەقینە ببینی لە لە کابینی با بڵین لە کابینی حکوومەتدا لەو کابینە نوێی کە دێتە پێ ئەو کاتە هێزە سیاسی بێ بڕیار بدەکە بەشدارە بەیاننا یعنی بۆیە ئێمە بەو بەرچاوڕوونیەوە هەنگاوانەوە پێمان وە ئەوەی ئێمە ئەیکەین هەز ئەسڵە لە پرۆسی سیاسی و لە هەنگاوە باشە بەس دواییم کۆبن و لەگەڵ پارتی ئێستاسەش کۆمەڵی ئیسلامی بڕیاری بەشداریکردنی یاخود ئۆپۆزیسیۆن بوونی نەداوە جارە کۆبوونەوە کە ئەمڕۆ بووە ئەمە یەک دوو وەکو باسم کردم کۆبوونەوەیە تەوەری سەرەکی تێیدا مەسەرەی پەیوەندی سیاسیەکانی نێوان پارتی و کۆمەڵی ئیسلامی بووە و کۆمەڵ ڕەنگە دوایەوە کۆبوونەوەی ئەنجومەنی سیاسی بکەوە ڕەنگە دواتر کۆبوونەوەی سەرکردایەتی بکەوە احتیمالی هەیە کۆبوونەوەی تر ببێ و ئەو کات کۆمەڵیانی بە تەواوی بەرچاوڕوونترە بێ و هەنگاوەکانی داهاتووی کاری کۆمەڵی ئیسلامی لە ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی کۆمەڵ دراساکرێ و بڕیاری لەسەر درێ یعنی ئالیەتی بۆ نمونە ئێستا ئەگەر چ بەشداریکردن بێ چ ئۆپۆزیسیۆن بینن لەو کۆمەڵی ئیسلامی بریارەکە چۆن بڕیاری لەسەر درێ و پەسەند دەکرێت ئالێتەکەی چۆن ئەگەر قسە لەسەر ئالێتی بڕیاردان بێت وەکو باسم کرد ئەگەر قسە لەسەر هەنگاوەکانی داهاتوو بێ من پێم وایە هەنگاوەکانی داهاتووی ئێمە دوای دراسە لە ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی هەنگاوەکانی داهاتوو دیاریەکرێت ئەگەر قسەش لەسەر ئالێتی بڕیاردان بێ ئەو کاتێک کۆمەڵ بە تەواوی ینی وەکو باسمان کرد تێگەیشت لە هەردوو ئەوەکەی وە بەرچاوڕوون بوو لەوەی کە ئەگەر
دۆخی حکومڕانی لە 4 ساڵی ڕابردوودا بەم شێوەیە دەبێت ئۆپۆزیسیۆنیش بەم شێوەیە دەبێت ئەو کات کۆمەڵ بە پێی میکانیزمەکانی پەیڕەوی ناوخۆی لە سەرکردایەتی دەستەکا بە ڕاوێژ و ئاستی ڕاوێژیش بۆ ئۆرگانەکانی کە دیاری ئەکات و بەو میکانیزمی کە پەیڕەوی ناوخۆی کۆمەڵ دیاری کرد و دوای ڕاوێژکردن کۆمەڵ دوا بەڕێری خۆی باشە بەس سەبارەت بۆی کە زۆر مەسەلەن بۆ نمونە میدیای سێبەر هەیە زۆرجار ئیش لەسەرەوە دەکەن کۆمەڵی ئیسلامی زۆر ئەوەیە تامەزورۆیە بچێتە حکوومەت زۆر بۆ چاوەڕێیلانی پێکەنەری حکوومەتە سەدایم بکە کۆمەڵی ئیسلامی تامەزرۆیەکی هەیە بۆ حکوومەت وڵا خۆ میدیای سێبەر خۆ تەزانی سێبەری هێزی سیاسی ترن ینی خۆ میدیایەک نییە بە ئینساف و تەقیمێکی دروست و هەڵسەنگاندێکی دروستی واقع بکە قسەی بکە میدیای سێبەر ینی وەکو زۆر جاروتراوە میدیایەکی دابەستەیە و وابەستەی هێزی سیاسی ترە و ئەو هێزانن کە ناتوانن لەسەر شاشەی ڕوون قسەی خۆیان بکەن دێن لە سێبەرەوە خەڵکی بەکارهێنن بۆ وتنی قسەکەن بۆی لای ئێمە قسانە هیچ بەهایەکی نییە ئەگەر ڕەخنەی شاریع و خەڵک و ڕۆژنامە نووس و خەڵکی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ ئەو ڕەخنەیە لای کۆمەڵی ئیسلامی ڕێز لێ گیراوە و جێی تەقدیرە و جێی دراسەیە کۆمەڵ باوەڕی بۆ هەیە کە بەدروستی لەگەڵەوە ماوە بکە بەڵام ئەگەر ئەجەندای سیاسی هێزی سیاسی تر بێت لای ئێمە قیمەتی ئەوەی نیە کە بەڕاستی وەڵامی بدەینەوە قسەی لەسەر بکەین باشە بەس ئەگەر کۆمەڵی ئیسلامی ئەگەر بڕیار بێ بەژاری حکوومەت کات دەیەوێت چ جۆرە حکوومەتێکی بۆ نمونە وەکو ئەگەر بڕیار بێ بەژاری کابینەی حکوومەت بکات ینی ئەو خاڵەنی خۆ تەزانی هیچ لەو خواستە بنەڕەتیانە خواستی بنەڕەتین و خواستی نەگۆڕن کە بریتە لەوەی کەوتوتەوێ ینی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەیەک بێ لە یەکەم هەنگاویدا بیر لە دۆخ و ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکاتەوە بیر لە چاکردنی گوزەرانی خەڵکو و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەوە دوای چاکبوونی قەیرانی واقعی دۆخی دارایی هەرێمی کوردستان و کەمبوون و بەرەو کۆتاچوونی قەیرانی دارایی و گەڕانەوەی بەشێکی داهاتی خەڵک لە بەغدا سیستەمی پاشەکەوتی موچە کۆتایی پێبێندرێەوە پاشەکەوتی موچە نەهێڵدرێ ئەو حکوومەتێک کە ئێمامانەوێ بە حکوومەتێک بێت کە دەستپێکی بە دامەزراوەکردنی هەموو جمگەکانی حکومڕانی بێ و دامەزراوانە بکرێنە دامەزراوە نیشتیمانی کۆتایی بە احتیکاری حکوومەت و جمگەکانی بێندرێت لەلایەن حیزبەوە و حیزب لەوە زیاتر نەبێتە سێبەری حیزبەکان لە هەرێمی کوردستان حکوومەتی خەڵکو و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ و حکوومەت ئەو شوێنە بێ کە بڕیاری کۆتایی تێدا ئەدرێنە کە حیزبەکان کۆمەڵ حکوومەتێکی ئەوێ کە ئەو حکوومەتە دەستکا بە چاکسازی ئیرادەی چاکسازی هەبێ کۆمەڵ حکوومەتێکی مەطلبە کە شەراکەتی ڕاستەقینەی تێدا جێبەجێ بکرێ ئەو حکوومەتەی کابێتە جێخواستی خەڵکو و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەو حکوومەتەی کە سەری هێزە سیاسیەکانیش بەرزەکاتەوە لە بەرامبەر میلەت و خەڵک ئەمەمان بە پاکێج ڕێک خستووە ئەمەمان لە گوتاری سیاسی خۆماندا تەنزیم کردو ئەومان لە کۆبوونەوەکاندا وتووە باوەڕمان وایە ئەوە ڕێگای ڕاست و سەلیم و تەندروستە بۆ خزمەتکردنی پارتگەشتنەوە قەنەعاتی کە ئەو بۆ نمونە ئەو قەنەعاتی کێ هەر لە ڕابردووشتان بۆ کە حکوومەتێک بە حکوومەتێکی دامەزراوی ئەوانیش ئەو بۆ چونیان لا دروست بۆ کێواستی پێ ئێمە ینی شەڕ لەسەرەوە ناکەین بەرامبەرەکانمان ینی گەشتونەتە ئەو قەنەعاتە یانە ئێمە خۆمان قەنەعاتمان وایە بێ وابێ وە کار لەسەر ئەو قەنەعاتی خۆمانەکەی بەس ئەگەر ئەوانیش پێکەنێری سەرەکی حکوومەتن بۆ نمونە خۆیان ڕەنگە گۆڕانکارێکی گەورە ڕوونەدا ئەگەر ئەوانیش ئەو قەنەعاتیان بۆ دروست نەبوو بێت لەبەرەوەی تەمەنمەنددارێکەوە بگەڕم وەست لەبەرەوەی ئێمە ینی نەچوینەتە گفتوگۆ لەسەر ئەو قەزیە من نازانم ینی ڕوئیای ئەوان بۆ کابینێکی حکوومەت چیە بەڕاستی بەڵێ ئەی سەبارەت بە مەسەلەی پەرلەمان کە ئێستا مەسەلەن جۆرێک لە جۆرەکان پەرلەمان پەکراوە ڕای ئێوە لەسەر ئەمە چییە؟ جارێکەکەم ڕای ئێمە ئەوەیە کە هەر ڕۆژی یەکەم فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ بکراوە هێشتنەوەی ئەو کۆبوونەوەیە نەبوو و یەک دووهام ئێمە ینی ئەمڕۆژ لە کۆبوونەوە کە ئاماژەمان کرد ئێمە لەگەڵەوە نەبووین وە نین کە پەرلەمانی کوردستان بە یەک پاکێج لەگەڵ حکوومەت مامەڵی لەگەڵ بکرێ و بواە بە بڕوای ئێمە بواە پەرلەمانی کوردستان هەردوای کۆبوونەوەی خۆی دەستەی سەرۆکایەتی هەڵبژاردباوە
پەرلەمان بە هیچ جۆرێک نابێت پەیوەست بکرێ بە حکوومەت و وابەستەی حکوومەت بکرێ. پەرلەمان دەستگایەکی تەشریعی سەر بەخۆیە، خەڵکی کوردستان دەنجی پێداوە و هەموو هێزە سیاسیەکان مافی ئەویان هەیە کە لە پەرلەمان ڕۆڵی خۆیان ببینن و ئەو پەرلەمانە نابێت تەنها ئەو هێزانی کە هاوپەیمانیەکەن بۆ پێکهێنانی حکوومەت ئەوان خاوەن پشک بن لە دەستەی سەرۆکایەتی. ئەمە تێڕوانینی ئێمەیە و ئێمە باوەڕمان بە پەرلەمانێکی کارا و چالاکە کە بتوانێت ڕۆڵی ڕاستەقینەی خۆی ببینێت لە چاودێریکردنی حکوومەت، لە لێپرسینەوە و لەوەی کە لە ڕۆڵی یاسادانانی خۆی کە خۆتە زانێستا زیاتر لە 4 مانگ بەسەر هەڵبژاردنەکاندا تێپەڕیوە و تا ئێستا ئێمەیان نزیکە بینەوە لە 4 مانگ کە بەسەر پەرلەمان بەسەر هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستاندا تێپەڕیوە. تا ئێستا پەرلەمان یەک کۆبوونەوەی کردەوەیش بەکراوەی کۆبوونەوەکەی هێشتووە. ئێستا پەرلەمان بێڕۆڵە لەو دۆخە سیاسی لە هەرێمی کوردستان هەیە. لەبەرەوە ینی تێڕوانینی ئێمە بۆ پەرلەمانەوەیە کە باسم کرد کە پەرلەمان بەو شێوەیە بێنە بەو شێوەی ئێستا کە ینی بە جۆرە لە جۆرەکان چاوەڕوانی هێزە سیاسیەکانە تاوەکو بە مەرحەمەتی خۆیان بڕیاری بۆدەن. باشە بەس بۆ منە پرسی پێکەنانی حکوومەت مەسلەی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێمیشێ هیچ دیراسەیەکی سەرۆکایەت زیندووکردنەوەی سەرۆکایەتی هەرێمتان کردووە ئێوە کە ئێستا بڕیاردراوە زیندوو بکرێتەوە ئەم پۆستە؟ پێ دوایە دەبێت بەڕێکلایەنەکان و لایەنەکان بیاخود یەک لایەن بۆ نمونە لای ئێمە هیچ قسەی لێ نەکراوە کۆمەڵی ئیسلامی حەقیقەت و هیچ ینی قسەیەکمان لێ نەکردووە تا ئێستا ئێمە لەبەرەوەش گفت لە گفتوگۆکاندا نەبووین و لەو ڕۆژەوانی لەگەڵ هێزە سیاسیەکانی کەبەستمەوەی کە پێ دوای مافی یەک هێز یاخود دەبێت مەسەلەن چەند هێزێک بڕیاری لەبارەوە بدەن لەبارەی ئەم پرسانەوە. یعنی خۆ معلومە کە مافی هەموو هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان و دامەزراوانە دامەزراوی خەڵکی کوردستانن و دامەزراوی هێزێکی سیاسی نین بە تەنها ئەوە یەکدوو و ئەو شوێنێک کە ئەبێ بڕیاری کۆتایی لێ بدرێ پەرلەمانی کوردستان و خۆتەزانی هەموو هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستانیش لە پەرلەمانن. بەڵام ئەگەر لەسەر هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی لە قۆناغی داهاتوو لەسەر ئەو پرسە ئێمە لەبەرەوەی قسەمان نەکردووە. باشە بەس وەکو ئێستا بۆ نمونەیەوە ئەگەر بەشداریش نەبن لە حکوومەت ئێستا بۆ نمونە دوو جۆر تێڕوانین هەندێکیان مەسەرەن ڕەنگە یەکەم جار دوای سەرۆکاتی پەرلەمان پرسی سەرۆکاتی هەرێمێک لا بکرێت و ئینجا حکوومەت پێتان وایە کامە بۆ خەڵک زەرورترە زوو تەشکیل بێ ئەگەر حکوومەت بێ سەرۆکاتی بێت؟ وڵڵا کا حەکیمیانی دروست ئەوەیە کە هەد لە کارخستنی هەموو دامەزراوەکان زەرەری بۆ ژیانی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەیە و واقعی مەسەرەت ئێستا باسی پەرلەمانمان کرد. یعنی ئێستا پەرلەمان بە جۆرە لە جۆرەکان ڕۆڵی خۆی نابینێ و پەرلەمان بێڕۆڵە لەوەی لە هەرێمی کوردستان ئێستا گوزەرێ و هەموو دامەزراوەکانی کەش و هەموو دامەزراوەکانی کەوانەی پێیوەستن بە ژیانی خەڵک و گوزەرانی خەڵک و خۆ دامەزراوانە بە نەتیجە دامەزراوەی نیشتیمانین و دەبێت لە خزمەتی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا لە کارخستن و بێڕۆڵکردنی هەریەکێکیان لە بوارەکەی خۆی زەرەرەدا و ئەساسەن یعنی ئەوەی کە دروستە ئەوەی کە تێڕوانینی ڕاستی ئێمە ئەوەیە کە ئەم پرسانە هیچیان دوانەکەون و بە ڕۆشنی هەنگاوی خێرا بدرێ بۆ چارەسەر بۆ چارەسەرکردنی کێشەکان و بۆ خستنە سەرڕێی هەم پێکهێنانی کابینەی نوێی هەرێمی کوردستان و هەم ئەو دەرهاوی چارەسەری کێشەی سەرۆکایەتی هەرێمیان ئەوەی کە ئێستا یاسای سەرۆکایەتی هەرێم خۆتەزانی تەجمید کراوە کەوتنەوە گەڕی پەرلەمانی کوردستان بەو شێوەی کە هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی و چارەسەرکردنی گرفتەکانی هەموو ئەوانە بە نەتیجە هەم پێیوەستن بە ژیانی خەڵکی هەرێمی کوردستان و هەمووشیان پێویستیان بە بڕیاری سەری و خێرا هەیە. باشە بەس وەکو پێشتر باز دەکرا بۆ نمونە ئەگەر لایەنێک بەشداری حکوومەت کە بۆ نمونە دەبێت لە میدیاکەی بێدەنگ بێ پەرلەمانتارەکانی بێدەنگ بن تا کۆتایی لە حکوومەتەکە بمێنێ بۆ لە حاڵێکدا ئەگەر کۆمەڵ ینی بۆ نمونە داوای لێ بکرێت ینی ئەمانەی قبوڵە و مەرجانە کۆمەڵی ئیسلامی جارێ یەکەم ینی میدیا مافی خۆیەتی ڕەخنە بگرێ و ئێمە میدیا ڕەخنەی لە خۆمان گرتووە. میدیای ئێمە زۆر جار ڕەخنەی لە کۆمەڵی ئیسلامی گرتووە. ئێمە خۆمان لەسەر شاشەکەی خۆمان ڕوبەڕووی لە بەرنامەکاندا ڕوبەڕووی بێژەر و پێشکەشکاری بەرنامەکانی خۆمان بووین و ڕەخنیان لە سیاسەتی کۆمەڵوە لە ڕوئیای کۆمەڵ گرتووە. لەبەرەوە ئێمە میدیای ئێمە میدیایەکە ینی لەو ڕۆ تەمان ڕەخنە ئەگرێ ڕەخنێکی مەوزوعی بابەتیانە ئەگرێ بۆ ئامانجی شتەیدا ئەوەیە کە ئەم شتە پێشانی ڕایگەشتی بدەوە چارەسەر بکرێت. بە نسبەت پەرلەمانی کوردستانەوە خۆتەزانی ئەرکی پەرلەمانی کوردستان بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دیاری کراوە وەزیفەی پەرلەمانتار چیە، وەزیفەی فراکسیۆنەکان و پەرلەمان چییە. ئێمە و کۆمەڵی ئیسلامی کوتومت باوەڕمان بەوەیە ئەوەی کە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دیاری کردووە
لە ڕۆڵی چاودێریکردن لە بانکێشکردن لە لێپرسینەوە لە یاسادانان ئەو ئەرکانی ئەرکی سەرکی پەرلەمانتارن و ئەرکی پەرلەمانی کوردستان پەرلەمان ڕۆڵی خۆی وەکو خۆی ببینێ و لە پێناوی هیچ ئیتیفاقیەکی سیاسی بێدەنگ نەبێت لە بەرامبەر ئەرکە حەقیقیەکەی خۆی کە بۆی هەڵبژێردرا و دەنگی بۆ دراوە و خۆشمان وەکو هێزێکی سیاسی ینی مافی خۆمان ینی سەرەتا باسم کردوا بزانم ینی ڕوئیای ئێمە وازەحە ئێمە ئەو شوێنەی کە پێویست بێ ڕخنە بگرین ڕخناگرین ئەو شوێنی پێویست بێ دەستخۆشی بکەین دەستخۆشیەکەین وەمە استراتیژێکە لای ئێمە نەگۆڕە ئەمێنێتەوە بۆ داهاتوش. سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەرم وەلای بەڕێز بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. تۆپ ئارت. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارەندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوڵۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا پێشتر لە کابینەی پێشوو زۆر باز لەو دەکرا بۆ نمونە هاوڕێنی و ڕێگا بوون ینی خەڵکتان مەسەرەن لایەن ترتان بەجێشتووە ئەم جاریش ئەمە دووبارە نابێتەوە. پێمان خۆناغی ڕابردوو جارێ ئێستا مەسەلا دووبارە ئەبێتەوە دووبارە نابێتەوە ئەو بەڕاستی بکە حەکیم ئەو کار قسەی لەسەر بکەم لەستاش ینی بەوازەحی بیڵێمەوە ئێمە ینی نەچووینەتە گفتوگۆی جددی بۆ بەشداریکردن لە حکوومەت و نە بڕیاریشمان هەیە لەبەرەوە وەڵامی ئەو پرسیارە ئەبێ هەڵیگرین بۆ ئەو کاتێکایە کۆمەڵ بەشدار لە حکوومەت یا ئەو منسب بۆ داهاتووە ینی قسەکەم بەنسبەت ڕابردوو شێمە کاتی خۆی وەڵامی و پرسیارەمان زیاد لە جارێک داوەتەوە کە ینی کە وەرەقەیەک هەیە بەرنامەیەک هەیە بەرنامەیە ئەبێتە وەکو ئیتیفاقیەک لە بینی ئەو هێزە سیاسیانی کە حکوومەت پێکەهێنن پابەندی بەو وەرەقەی عەمەلە بەو کارنامەیە سەنگی مەحەکە و پابەندی چۆنەڵی بناغی هێشتنەوەی هێزەکانە لە ئەگەری پابەند نەبوون و جێبەجێ نەکردنی ئەو کارنامێدا مافی سروشتی هەر هێزێکە کە بکشێتەوە بڕیاری خۆی. باشە بەس ئەگەر بڕیاری ئۆپۆزیسیۆن بوونی دات کۆمەڵی ئیسلامی ئۆپۆزیسیۆنێکی مەسەرەن شێوازی تایبەت بە خۆی هەیە بۆ ئۆپۆزیسیۆن بوون؟ وڵا خۆی ئەمە لە دوو قۆناغدا تەبان بە تایبەتی لە دوو قۆناغدا ئۆپۆزیسیۆن بووین و شێوەی ئۆپۆزیسیۆن بوونی ئێمە دیارە و بە تەکید یانی ئێمە تێڕوانینی خۆمانمان هەیە بۆ کاری ئۆپۆزیسیۆنی و تێڕوانینەکە چییە بۆ نمونە؟ یعنی جارێ ئێمە لە بەرنامەی ئۆپۆزیسیۆن بووندا هەمیشە باوەڕمان بۆ هەبوو ئەو کاتانی ئۆپۆزیسیۆن بووین باوەڕمان بە کاری پێکەوەی هەبوو لەگەڵ ئەو هێزانەی کە پێکەوە ئۆپۆزیسیۆنی و بەرنامەی مشتەرەکمان هەبوو و لەگەڵ مشتەرەکاتی ئێمە پێمان وایە هێزێکی ڕازگۆ بووین لەگەڵ ئەو هێزانی پێکەوە بووین و لە مەیداندا تا سەر پێکەوە ماوینەتەوە ئەمە یەک دوو ئێمە پێمان وایە لە تایبەتمەندیەکانی سیاسەتی کۆمەڵ بە گشتی و لە ئۆپۆزیسیۆن بوونیشی بە تایبەتی کۆمەڵ هێزێکە مستاقیەتی خۆی لەگەڵ خەڵک و جەماوەر و میلەت پاراستووە توانیوێتی بە مستاقیەتەوە کاری ئۆپۆزیسیۆنی بکا و هیچ کاتێک نەهاتووە مەسەلەن ینی چاواشەکاری بکە خەڵک پێڵەتێنەوە جۆرە لە دیماگۆجیەت بەکاربێنێ لە ڕێی میدیاکەیە و لە ڕێی دەستگاکانیەوە ئەوەی کە کردوێتی ئەوەی وتووە و ئەوەشی کەوتووە ئەوشی لە کۆبوونەوەکان وتووە ئەمە نەهجی کاری کۆمەڵی ئیسلامی بۆ لە ڕابردوودا و کۆمەڵ ڕەنگە لە بەرنامەی ئۆپۆزیسیۆن بوونی وەکو باسم کرد هەمیشە ینی بەڕوئیایەکی وازەح بە ئینسافەوە ڕوانیوێتی کارەکان و هیچ کاتێک ینی
لە بەرامبەر چاکەکانی نادیتە نەگرتووە لە بەرامبەر خراپەکانیشدا بێدەنگ نەبووە وەکرێ لە زۆر لایەنێکی سروشتی کاری ئێمە لە ڕووی هەم کاتی ئۆپۆزیسیۆن بۆی قسە بکەین بەڵام پێمایەوە هەندێک لە سیمەت و تایبەت لەگەڵ زوتنەوەی گۆڕانە پێشتر زۆر ئێوە بەیەکەوە بوون بە تایبەت بەڵام ئێستا هیچ پەیوەندێکی بێسێ لە ناوان بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامیە وڵا ئێمە ئێستاش وا نابیرمێنی دووربین لە بزوتنەوەی گۆڕان و ئێستاش تەفاهم و لێک تێگەیشتن هەیە و ڕاگۆڕینەوە هەیە و جۆرێ لە ئاگا لێکبوون هەیە بەڵام ئێمە بێوەشمان لەبیر بێمە دوو هێزی سیاسی جیاوازین لە قۆناغی ڕابردوودا لە قۆناغی ڕابردوودا مشتەرەکاتمان هەبووە هاوڵێز بووین و لە زۆر پرزدا پێکەوە بووین و توانیویشمان پێم وایە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی پێکەوە توانیویانە خزمەتی گەورە بکەن لە واقعی سیاسی هەرێمی کوردستان کۆمەڵ بۆ داهاتوش باوەڕی بەو کاری پێکەوەیە هەیە و ئەم مستاش باسم کرد لە کاری ئۆپۆزیسیۆن بوونی استراتیجێکی نەگۆڕ بۆ لای ئێمەکە لەگەڵ ئەو هێزانەی کە متمانە لە بینمان دروستە بێ ئەتوانین کاری پێکەوەی بکەین ئێمە ئەتوانین ینی لەگەڵ ئەو هێزانە لەسەر بەرنامەی ئامانج و پرۆژەی هاو بەشکاری گەورە بکەین باشە بەڵام باز دەوەکە بنەوەی کۆمەڵی ئیسلامی لە ڕابردووە لەگەڵ بستنەوەی گۆڕان تا سەر لەگەڵ ئەوام و بەڵام باز ئێستا مەسەلەن بستنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی مەسەلەن جێهێشتووە ئێمە وەکو سا باسم کرد دوو هێزی سیاسی جیاوازین دوو ئێمە ئێمە نە بزوتنەوەی گۆڕان یەکتریمان پابەند نەکردووە کە مەسەلەن زۆر جار بۆ ئالەتی بڕیاردان هەماهەنگیمان کردووە و تەفاهممان هەبووە بەڵام بە نەتیجە طبیعیە لە قۆناغەکانیشە لەو هێزانە بڕیاردا بچێتە حکوومەت و ئەوی کە ببێتە ئۆپۆزیسیۆن و کارێکی سروشتی ێزانی باشە بەس ئێستا هیچ چەمانگیە کێ بۆ مەسەلەی حکوومەت و چ ئۆپۆزیسیۆن بیش باسم کردوتم تا ئێستاش ئێمە جۆرێ لە هەماهەنگی و لێک تێگەیشتمان هەیە بەڵێ بەس بە بۆ چوونی بەڕێستان ئێستا مەسەلا و دوێزەکە لە ڕابردوو بەڕێزوت ئیشی باشن بێکەوە کردووە ئەگەر بێکەوە لە حکوومەت و بێکۆژ ئۆپۆزیسیۆن پێ بتوانێت کاری باشتر بکرێت بە دڵنیاییەوە ئەی سەبات بە یەکێتی نیشتیمانی لە چەند ڕاگەنێک باز لەوە کرا کە یەکێتی دەیەوێت ڕێکەوتنێکی قۆڵی لەگەڵ کۆمەڵی ئیسلامی ببەستێت و پەیوەندەکانیان ئاسایی بکاتەوە من باسم کردیانی لە دەستپێکدا ئێمە یعنی باوەڕمان بە پەیوەندیەکی سیاسی تەندروست لەگەڵ هەموو هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەیە و ئەمە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانیش باوەڕمان پێێتی و لەگەڵ پارتی دموکراتی کوردستانیش باوەڕمان پێێتی و لەگەڵ هێزە سیاسیەکانی کەش و ئەمما ئەوەی کە ئێمە چوبینە گفتوگۆی جددیەوە بۆ بوونی ڕێککەوتن نامەیەک لە بینی ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئێستا هەنگاوی وانم درا ئەوە نەکراوەتە ئێستا نەخێر بەڵ ئەی سەبارەت بە مەسەلەی ئاستەنگەکان کە تاکو ئێستا مەسەلەن 4 مانگ تێپەڕیەوە بەسەر هەڵبژاردنەکان بە بۆچوونی ئێوە مەسەلەن کێ بەرپرسیارە یاخود ئاستەنگەکان چینەوەی کە تاکو ئێستا مەسەلەن دوای ئەو مێژە زۆرە لایەنەکان نەیانتوانیەوە بگەن بە هیچ ئاستەنگەکانم باس کردوتم ئاستەنگی سیاسی گەورە لە بەردەم ئەو لێکترازانە سیاسیە بۆ کە لە ڕابردوودا هەیە ئەو مەحاسەسەیە کە زیاتر مەحاسەیەکی حیزبیە و پشکێنی حیزبیە و ئەو ململانەیە ناتەندروستەیە کە ڕەنگە هەندێک جار لە ناو هێزە سیاسیەکان خۆشیاندا هەبێت و ئەمانە هەموو ڕێگرن و ئەو جگەلەوەی کە بەڕاستی ئەوەی بەرپرسە بتەکی تێزە حکومڕانەکان لە هەرێمی کوردستان بەرپرسن ئەو هێزانە بەرپرسن کە بەرپرسی پێکێنانی حکوومەتن وانەی زۆرترین دەنجی خەڵکی هەرێمی کوردستانیان بەدەستێناوە ئەوانەی ئێستا حکومڕانن لە هەرێمی کوردستان ئەوانیش مکەلەفن کە دەست و بردکەن و ئەو بربەستەکانی کەش ئەوان لی بەرپرسن ئێمە ئەمە نەشاردوتەوە کە ئەو هێزانە بەرپرسن ئەوانەی کە ئێستا قسە لەسەر بەدامەزراوەی کردن لە نەهێشتنی گەندەڵی لە هەنگاوی جددی بۆ دروستکردنی حکوومەتی خەڵک و هاوڵاتی حکوومەتی خزمەت گوزاری خۆ ئەوەی ڕێگرە لی ئەوە ڕێگرە کە حکومڕانە لەبەرەوە ئەوش بەرپرسەلەوەی کە دۆخەکە بەو ئاراستەیە ناچێت کە خزمەتی خەڵک و هاوڵاتیان بکات باشە بەس بۆ چونەوەیەک لایەن ناتوانێت بەتەنها حکومڕان بێت و لە هەرێمی کوردستانە نەخێر دۆخی هەرێمی کوردستان یارمەتی دەرنیە من پێم وایە ئێستا بۆ دوو هێزوش یارمەتی دەرنیە کابینێکی بەهێزی واقعی هەرێمی کوردستان لە ڕابردوو تەجروبە کراوە خۆ لە ڕابردوودا دوو هێزی حکومڕان کە خاوەنی هێز بوون خاوەنی جگرە مثلەن ئەرز بوون و خاوەنی هێزەکانی ئاساییشیان لە بەردەست بۆ هێزی پێشمەرگیان لە بەردەست بۆ داهاتی وڵاتیان لە بەردەست بۆ بەڵام مۆفەق نەبوون لەوەی کە تەنها
حکوومەتی 50/50 ئیداری وڵاتی پێ بدەنا لە واقعی هەرێمی کوردستان یارمەتی دەرنیە بۆ هیچ دوو هێزێک واقعی هەرێمی کوردستان بە جۆرێکە کە پێویستی بە هەموو هێزە سیاسی ڕەسەنەکان هەیە و پێویستیشی بە ئیرادەی جددیە بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئێمە ئێستاش ینی بەڵێ قەیرانی دارایی تێپەڕی و بەڵام واقعی هەرێمی کوردستان و ناوچەکە هەمومان نەزانین بارودۆخێکی ئیقلیمی ناوچەیی هەیە کە مەترسی هەمیشە لەسەر هەرێمی کوردستان هەیە واقعێک لە ناوچەکە گوزەرێکە ئەو واقعی بەغدایە و واقعی وڵاتانی ناوچەکە و سووریایە و ئەو هەلومەرجە سیاسی کە لەو ناوچەیە ئەو گوزەرێ هەلومەرجێکە کە پێویستە کوردیش ورد چاودێری بکە و بە هەستیاری و مامەڵی لەگەڵ بکە ئێمە چۆن لە ڕابردوودا پێویست ینی هەمیشە وتومانە باوەڕمان وایە کە ئێمە پێش هەموو شتێ پێویستمان بە کریزیە پێویستمان بە یەک دەستیە و کاکە و لێکترازانەی ئەم جارە لە هەرێمی کوردستان هەیە ئێستاش ئەسەر و شوێنەوارەکەی زۆر بەڕۆشنی لە بەغدا دیارە ئەم جارە ڕەنگەیەکی لەو هێزانەی کە زۆرترین شەڕیان لەسەر پۆست کردو لە ناوخۆیان دە هێزە کوردیەکانە خۆ ئێمە نین هێزە حکومڕانەکانن واقعی سیاسی بەغدا هەمومان نەزانین ینی ئێستا بە جۆرێکە کە ئەم جارە ینی لە پشکی سەر و کۆمار کێشە هەبوو لە زۆرێک لە پشکەکانی کەمە پێی واقعەکەی ئەو لێکترازانە سیاسی کە لە هەرێم ئەگەر واقعێکی سیاسی لە هەرێمی کوردستان هێزەکان کۆ بکاتەوە و تەبایی هەبێەوە بربەستەکان لا بچن و گرفتانە لا دەچن وە ئەمە ئەزمون سەلماندوێتی کە هەرێمی کوردستان ینی هیچ هێزێک بە تەنها ناتوانێت حکومڕانی بکە و هیچ دوو هێزێکیش پێکەوە ناتوانێت باشە بەس زیانەکانی مەسلەی پێکێنانی حکوومەت و پەرلەمان و ئەوانە چی مەسەلەن هەر دوا بکە ڕەنگی خەڵک بڵێ ئێستاوە حکوومەتیش مەسەلەن پێک نهاتوە و دۆخی کوردستانیش بەڕێوە دەچێت گەورەترین زیانی ئەوەیە کە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ژیان و گوزەرانی خەڵک هەیە و کاریگەری لەسەر بەڕێوەچوونی کاروباری خەڵکەیە لە هەموو دام و دەستگاکانی دەوڵەت بەڵێ ینی ئێستا حکوومەت لە دەرەوەی چاودێری پەرلەمانی شەرکارەکە بەدڵنیاییستا پەرلەمانەکە خۆی ئەو حاڵەتی کە باسمان کرد بەڵێ بەس سەبارەت بە مەسلەی پاشەکەوت ینی خەڵک چاوەڕێ ئەوەی کە زوو حکوومەت پێک بێت مەسەلەن ئەم پاشەکەوتە هەڵبگیرێ بە بۆ چوونی ئێوەکو کۆمەڵ ئیسلامی پاسەیەک ماوە مافێکی ڕەوای خەڵکە مافێکی ڕەوای خەڵکە پێمان وایە سیستەمی پاشەکەوتی موچە کاتی خۆشی سیستەمێک بۆ دەرهەڵ بە خەڵکی کوردستان کراوە و ئێستاش کاتێتی کە بە جورئەتەوە ئەم سیستەمە کۆتایی پێێنرێەوە هاوڵاتی لە هەرێمی کوردستان مافی خۆیەتی وەکو هاوپیشەکانی لە ناوەند و لە پارێزگاکانی باشوور و ناوەڕاستی عێراق موچە وەربگرێ بەەوە مافێکە و کاتێکە و بەشەی موچەش لە بەغداوە دێ ئەم حەقە زیاتر تەرسیخە بێتەوە بۆ خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان فەرمانبەرن کە و مافی خۆیان بۆ بگێڕدرێتەوە بەڵێ ئێمە پێمان وایە خەڵک مافی خۆەتی موچەی تەواو لە کاتی خۆی داوەرگرێ باشە بەس سەوارد بە عێراق جۆرێک لە بڵێ ڕێخۆشکەرێک هەیە بۆ ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانی هەرێم و بەغداد ئێوە لەگەڵەوە دەن کە پەیوەندێکی چۆن لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ بەغداد هەیبێت هەرچەند ینی خۆتەزانی بۆ پرسی بودجە هەماهەنگێکی باشە بوو لە بینی هێزە کوردستانیەکان لە بەغدا و پێکەوەشتوانیان کە ڕۆڵی گەورە ببینن لەوەی کە میزانی عێراق بە جۆرێک بێت کە مافی کوردی تێدا پارێزراوێ و بەشێکی باش لە حەقی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بگەڕێتەوە بەڵام هێشتا ینی جۆری ئەو نوێنەرایەتی کە لە بەغدا هەیە کێشەی گەورەی تێدایە وەکو باسم کرتا ئێستا ململانەیەکی سیاسی ناتەندروست هەیە و هەندێک لەو پشکانی کە پشکی کوردن ئێستا بەهۆی ململانی حیزبیەوە بڕیاری کۆتایی لەسەر نەدرا ئەو یەک دوو و بەداخەوە تەڵەنەوەی کە ئیستحقاقی کووردە لە بەغدا لە بینی هێزێک و دوو هێزدا و هێزەکانی کە لی مەحرومن کە و هێزانش مافی خۆیانە نوێنەرەکانیان دەنگ دەریان خەڵکیان ئەوە جگەلەوەی ئێمە خۆی لەسەر عینی ئەو هەڵبژارنەی کە لە عێراقدا کرا کاتیۆی قسەی جدیمان هەبوو لەسەر ئەو ساختەکاریانی کە هەبوو بەڵام ئێستاش تەڵەنەوە نوێنەراتی کە هەیە مافی هەموو هێزە سیاسیەکانی نەداوە یعنی تەفاهمێکی ئەوە نییە کە تەفاهمێکی وانییە کە جێی دڵخۆشی هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان بێ و تا ئێستاش ینی ئەسەر و شوێنەواری ئەوەی لێرە هەیە بە گەورەی کاریگەری لەسەرماوەسمەوەکو هەرێم لەگەڵ بەغداد تا چەندێک زەرورە پەیوەندێکی هاوسەنگی بۆ مناگەر لە پێناوەوە بێت کە کێشەی نەوت کێشەی موچەی خەڵک لەگەڵ بەغداد چارەسەر بێ دوو قسە بکەین یەکەم چارەسەر ئەوەیە کە ینی ئەبێ پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا پەیوەندیەکی ئاسایی و تەندروست بن و پەیوەندیانە
بۆ چکێمە تا چوارچەوەی عێراقداین و پێ و دەستورە کە ئێمە لە ڕابردوشدا خۆت بۆ چوونی کۆمەڵ ئەزانی ئێمە باوەڕمان وایە پەیوەندێکی سەلیم و تەندروست لەگەڵ بەغدا هەبێ ئەم پەیوەندێکی شەفاف بێ و طبیعەتی بەرژەوەندی خەڵک بکرێتە سنتەر و لە ڕێی دامەزراوە دەوڵەتیەکانەوە ڕێک بخرێ و حیزب تێیدا سنتەر نەبێ ئەمە ڕوویایی ئێمە بۆ طبیعەتی ئەو پەیوەندیانی کە لەگەڵ بەغدا هەیە بەڵێ بەس ئەوەی کە لە بەغداد هەیە ئێستش بەڕێزوتت ئەو ئاڵۆزیکردنەوە لایەنە سیاسیەکان هەیە کاریگەری بە چ جۆرێک کردوتە سەر بەغداد بەڵام تا یەکرێزی پێ دوای لە کوردستان بۆ نمونە دروست نەبێت لە بەغداش دروست نابێتکەم هێنایەوە وی لێرە هەیە بە تاکید کاریگەری لەسەر بەغدا هەیە و ببێت دووڵی ئەو یەک دوو ئەو یەک ریزی کە لە بودجە و لە میزانی هەبوو سەر و شوێنەوارەکەیمان بینی بە تاکی دەگەرەوە تەحمیلکەین بۆ سەر هەموو بەشەکانی کە ئەزانی کە یەک ریزی کاریگەری گەورەی هەیە لەسەر بەهێزکردنی پێگەی کورد لە بەغدا و جێڕانەوەی ینی ئێمە ئێستا گرفتی گەورەمان لەگەڵ بەغدا هەیە ئێمە ئێستا گرفتی کەرکووکمان هەیە گرفتی هەموو ناوچە جێناکۆکانمان هەیەی کە سنووری مادەی ١40 خۆ دەزانی بەرەنجامی واقعی ڕابرد و گرفتی تا ئێستا گرفتی بودجە ماوەتەوە بەڵێ بەشێکی حەل بووە یعنی ئەو گرفتانە هەموو ماون لەگەڵ بەغدا و بێمانش وەکو باسمان کرێمە لە ڕێی دامەزرا و دەوڵەتیەکان و دامەزراوەکانی هەرێمی کوردستان و چارەسەر بکرێەوە هەموو هێزەکانی شەوێ یەک ڕوئیەی وازەحیان هەبێ بووی بۆی کە دەرفەتی لێکترازان و لێکترازان نەمێنێ و دەرفەتی ئەوە نەمێنێ کە یاری بکرێ لە بینی ئەو باشە بەس پێتان وایە بۆ نمە تا شەراکەت بوونم لە بواری حکومڕانی شەفافیت بە دامەزراوەیکردنی مەسەرەن دامەزراوەکان لە کوردستان تا ئاراوە یەکریزی دروست نابێ ئینجا ڕێکدان و سەر بەغداد نابێت کاریگەری گەورەی هەیەمانە بتەکیید کاریگەری گەورەی هێوانە بنەمان بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ینی هەنگاوی جددی و گەورە بنین بەڵێ سەبارەت بە مەسلەی بێئومێدی ڕەنگی خەڵکێکی زۆر مەسەلەن بەهۆی بێئومێدی بەشداری هەڵبژاردنیان نەکرد بێ پێ دوای گەرم جارە مەسەلەن تاکسازی نەکرێت چ لە حکوومەت چ لە پەرلەمانە کاریگەری زۆر خراپتری لەسەر ئایندەی کوردستان ناوێت ئێمە پێمان وایە چ لەسەر ئاستی تاک و چ لەسەر ئاستی کۆمەلگا و چ لەسەر ئاستی هێزی سیاسی بێئومێدی نەخۆشیێکی کوشندەیە بۆ کۆمەڵی ئیسلامی کاری جددیمان لەسەرەوە کرد کە خەڵک بێئومێد نەبێت لە بەرامبەر هەڵبژاردنەکاندا و من لەبیرمە لێرە لەم بەرنامەیە و لە کۆی کەمپینی هەڵبژاردنەکانی کۆمەڵ ئێمە کاری جددیمان کرد هەندێک کارمان کە بۆی خەڵک بەشداری پرۆسی هەڵبژاردن کە هەندێک کارمان نەکرد بۆی خەڵک دەنگ بە کۆمەڵ بدە بێئومێدی ینی دەرد و نەخۆشیێکی کوشندێ ئێمە هیچ کاتێ لەگەڵی نین و هیچ کاتێ لەگەڵەوە نین خەڵک بێئومێد بێمە پێمان وایە ئیرادەی گۆڕانکاری ئیرادەیەکی زیندووە ئەبێ لە ناخی تاک و کۆمەلگا و هێزە سیاسیەکاندا بمێنێتەوە بەڵام ئەوەی کە بێئومێدی دروست ئەکرێ ینی بەڵێ تەوان بۆ بێئومێدی لە ڕابردوودا دروست کراوە باشچی بکرێ کاتماوە بۆ نمونە چی بکرێت لەم کابینە ئەگەر مەسەنە چ لە پەرلەمانە چ لە حکوومەتە دیارە خۆگەر حکوومەت بوو بە حکوومەتی خەڵک و هاوڵاتی و خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بێئومێدی نامێنێ ئەگەر پەرلەمان ڕۆڵی گەورەی خۆی بینی و بێئومێدی نامێنێ ئەگەر هێزە سیاسیەکان تەبا بوون وە هاوڵاتی بوو بە سنتەری خزمەتکردن ئەو بێئومێدی نامێنێ دیارە تەوان ئەگەر مافی ڕاستەقینەی هاوڵاتی بۆ هاوڵاتی گەڕایە و بێئومێدی نامێنێ لە هەرێمی بەڵێ زۆر سوپاس بەوە ڕسماوە سارە بارحەمەد و تەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان سوپاس بۆ بینەرانی بڕە سوپاس بۆ کارەکەم تا بەرنامێکی دیکە خواتان